لە هەموو بەشەکانی ژیاندا و لە هەموو ساتێکدا مرۆڤ پێویستی بە مرۆڤە. هەمومان هەمان ژیانەژین. کێشەکانمان هاوشێوەن و هەمومان ڕێبواری هەمان ڕێگەین. نە ئەو کاری ئەیکەین، نە پلە و پۆستمان، نە زۆری ئەو بڕەپارەی ناو گیرفانمان ناتوانێت لە یەکمان جیا بکاتەوە. بۆیە بەرامبەر کەس لووتبەرز مەبن. خۆت بە گەورەتر مەزانە. زۆری پارەتان و باشی دۆخی داراییتان بەراورد بە کەسانی تر مەکەن. ئەمە بەواتای ئەوە نایەت کە لووتبەرز بن. هیوادارم هەموو مرۆڤێک وەکو مرۆڤ سێری یەکتری بکەن و ڕێزی یەکتری بگرین. ئەزیزانم سڵاوتان لێبێت. ئەم شەو میوانێکی ئەزیز و خۆشەویست ئەکتەرێکی زۆر بەتوانە کە ساڵانێکی زۆرە خزمەت بە بواری هونەر و نواندن ئەکات کە ماشەڵڵا تا ئێستا جوان ماوەتەوە نەبێ بەچاو لێوەی وزە و تاقە وەرەگرین کە ئەیبینین لەسەر شانۆ کە ئەیبینین لە کاتی کارەکانیا. ئەکتەری زۆر بەتوانە کاک ڕزگار باهیر. کاک ڕزگاریان بەخێراتی. هیوادارم نەم کردێتی بەچاو. نه عزیزی سپاس دەکەم. ئەوە جوانبینینی خۆتە بۆ من. هەمیشە کە سێرت ئەکەین ئەو تاقێت لێ وەرەگرین، ئەو وزێت و لێ وەرەگرین کە لە توانای جەستەوە لە توانای ئاداەوە هەمیشە بە وردی کارەکەیت لە نواندنە لە ئیشەکانتە. زۆر زۆر بەخێرهاتی. زۆر سپاس ئەەکەم. سپاس بۆ ئەم دەرفەتەی جەنابە بە منی بەخشیوە. سپاس دەکەم. ئەگەر پێش پرسیارەکان باسی ئەوە بکەین کە زۆر جار هەیە مرۆڤ بەلوودبەرزیەوە بەرامبەرەکەی سێرەکات یا خۆت لە گیرفانی خۆیەوە سێری بەرامبەرەکات و یا بە پێی شکڵی کەسەکە بڕیار ئەیات. زۆربەی کاتی ژونەرمەندەکان بۆ ئەناسرێن ئەڵەن لوودبەرزن یا شتێکن. تۆ تا چەند ئەم شتە لە ژیان تایە و تا چەند ئەگەر کەسێک بێ لوودبەرز بێ بەرامبەرە چی ئەەکەی بەرامبەری؟ ئێمە لە ژیانە باوا بڵین چیمان کردو تا لوتمان بەرز بێ. ئێمە لە ژیانە کاتێ کە تەکمیلی یەککەین هەر لێرا ئێسمە تەکمیلی یەکتریەکەین. تۆ بەشێکی گرتووە و کامێرامانە بەشێکی کردو، ساون بەشێکی گرتووە. لەبەرەوە هەمومان تەکمیلی یەکتریەکەین کە کاتێ تەکمیلی یەکتریەکەین ئەنجامێکی بەرهەمێکی بێ. ئەم بەرهەمەیەکە ئەچێتە نێو خەڵکەوە و دوای ئەوە تا ئینسان بەرەو پێشتر بچێ بەڕای من پێویستە زیاتر متەواضعتر بێ، زیاتر بڕاتە ناو خەڵکەوە، زیاتر گوێ لە خەڵکی بگرێ بۆ ئەوەی بتوانین لە سەفینەیەکا بین. ئەم ژیانە جاری وایە کە بەڵایەوە باەیە هەر هەمومانی تیاچین، یان کارە ساتێکی تەبیعیە سروشتیە یان کە هەر بێکە بێ تەسیل لەم سەر بۆ ئەو سەری دنیاکە. بۆیە زۆر مهمە خۆزیا بە شەریعەت وا بواە کە هەموو بمانتوانێت ڕێزی یەکتری بگرین. پارە و دەسەڵات نەبوایەتە ئەو هۆکارە گەورەی جیاوازی لە نێوان ئینسانەکانە دروست کردووە. دەنا ئەم بەرهەمەی لەسەر کوڕەی ئەرزەیە ئەو شتانی کە لەم سروشتا دروست بووە هەموو بەشەریەت ئەیتوانی بە یەکسانی پێی بژی. فقر نەمایە لە هیچ شوێنێکی بەشەرێتە، بەڵام بەداخەوە بەشەرەکان هیچ شتێ بەقەر بەشەر ئەتوانم بڵێم درڕندە نییە. لە هەندێک جارە هیچ شتێکیش بەقەر ئینسان بەعزی جار ئەگەر ئینسانی بیرکاتەوە ئینسانی نییە. کاتێک تۆ سەیری حیوانێکەکەی هەنێ سیفاتی خۆی هەیە بە بەردەوامی 100 ساڵی کە سەیریکە 200 ساڵی کە سەیریکە ئەو هەرەکو خۆیە، بەڵام ئینسان سەیرەکەی جاری وایە لە ڕۆژە و ڕۆژەکە ئەنواع ماسکە گۆڕێ، فکریە گۆڕێ، عەقڵێتی گۆڕێ. سەیرەکەی ئەڵێ بەڵام من ئەو زەلامەوە نەبوو پێشتر بینیم، بەڵام ئێستا زۆر گۆڕاوە. بەڵام ئێمە دوجار کە مادام مردنێک هەیە لە بەردەممانە لەبەرەوە ئەبێ ڕێز بۆ ئینساندانین بتوانین تەواوکەری یەکتری بین. هەمومانەچینەوە خاک و خۆڵەوە سیچی لەگەڵ خۆیانە بردووە. لەبەرەوە بە بۆچوونی من ئاگاداری لە بژێوی کە ئێستا ڕۆژی بژێوی خەڵک زۆر ناخۆشە. زۆربەی کات کە لە شوێنێگە بین لەگەڵ کارۆیانانێگە خۆین یا شتێگە خۆین مناڵێگێتە ژوورۆ یا خودخان مێگێتە ژوورەوە داوای پارەکە. من هەرگیز لەگەڵەوەیانی مکۆ زانین ئەمانە کەسێک ئەیان با بەڕێ و پارەکە هەمیشە یعنی هیچی تیانە و زۆربەی کەسەکان هەر تەسویریەکان دایانێن ئەڵێ ئەوم بۆ کڕیت و نازانم ئینسان کەڵەکە خێرکە نابێم دەستە بەم دەستە بزانێ بەزمە بەستم. هەمیشە کە کەسێک هات لە مەطعامێکە تۆ نان بخۆیت ئەگەر بتوانیت نانێکی بۆ بکڕیت زۆر
يعني من ئەوم لە چاوی مناڵەکانە بینیوەتەوە کە بەریانەکەوم وتم من پارە و نایمە حەزە لە چی خۆیت حەزم لەوەیە یعنی کە دانیشتۆ نانەکەی خواردەوە هەستی کردووە کەسایەتیکی ئاساییە و مثلەن داوای پارە لە خەڵک ناکات لە مەطعمێکا دانیشتووە خۆشبەختێکی زۆر زۆر زیاتر بۆ لەوەی کە من بڕە پارەیەکی بە زۆر ڕاستم من خۆم لەوانەیە هەمان ڕێی جەنابتم هەیە بەڵام لەوانەیە جیاواز بم لە فعلەکە لە ڕەت فعلەکە ڕاستە هەندێک لەوانەیە بان بەڕێوانە بە هەیە مەسەن دایک و باوکی خستێتێ بەرەوەینا ئەو هێشتا مناڵە پێویستە ئەو شتانە بکە کە مناڵ پێویستێت لە عالەمەکەی خۆیان بژی بەڵام من بە حکمی وەی خۆم لە هونەرایی شەکەم و بە حکمی مناڵم هەیە یعنی زۆر سریع تەأسیر لە منەکە ناتوانم مەجبورم شتێکی بەمیان مەجبورم ئەوەی پێمەکرێ یعنی ئەو حالەتەی من لە کردارە ینی برادەکان زۆر داوام کاکە تۆ ئێمە زانین نە لە ئەوروپا مەعاشەیە نە لێرەش مەعاشە ینی چی تۆ ئاوا پارەیانی دەڵم چی تەحملی ناکەم تەحملی ناکەم چەند بکەی بە خێر چەند دەست و دڵە باش بێ ئەوە نەیەتەوە جێ دڵنیام لەو شتە و بینیویشمە لە بەرامبەر ئەو کەسانی کە دەست و دڵیان زۆر زۆر باشە توانیان هەیە لە ڕووی پارەوە بینیمون کە چەندیان هەیە خواسە ئەوەی تریان باتی هاتۆ تۆ شوێنی ئیتر 1000 بێ ئیتر 100,000 بار چەندێک بێ ئینسان بڕوای بەخۆی هەبێ هەوڵ بە بەردەوام بێت ینی من ئێستا ئەژیم ئێستا منیش ئەو پێویستی بە منە هەرچەنە وەکو وتمان ئەو شتیشکی لە پشتێ بەڵام من تحملی ناکەم لەبەرەوە من لە ئێستا ئەو دڵخۆشکەمەتر خۆشە بەشێکیشی لەبەرەوەی نەفسیان خۆم مرتاحە ڕاستە کاک ڕزگار لە کۆڵانێک و لە چ شارێک لەدایک بوویت من بەعەسڵ قەراقیم بەس خۆم لە سابونکەران لەدایک بوو لە سلێمانی بەڵام دوای ئەو چوینەتە گەڕەکی خەباتکە ئەو ساپیانە و قەرەجاوە مناڵێکی بزێوی ئەو سەردەمە بووم لە مەکتەبی سەرشەقام و بادیناندەوە تا چەند لەو کۆڵانەیەمانەوە مایتەوە کە تێیدا لەدایک بووی تقریبان 10 ساڵێک تیا ماوە ئەو کۆڵانەوە خۆی ماوە کە چیت یاخود نا من لەو فترە کەناڵێک چاوپێکەوتنیان لەگەڵا کردم تیان حەزەکەین بچینەوە ئەو خانووی کە لە خەبات بووە ئەمانە چینەوە معالیمی هەر زۆر گۆڕابوو شکڵی ئەوەیە نەبوو چینەوە مەکتەبی سەرشەقام و بادینان هەر واجهەکەی گۆڕاب و معالیمەکەشی گۆڕاب و داش خرابەوە تر وەڵحاڵ چینەوە پەیمانگای هونەرە جوانەکان هینمان کرد یەکێک لە خۆشبەختیەکان کە خانووی مناڵیت مێنە دکتۆر ڕەوا لە میوان بوو لە لامان باسی ئەوەی کە تا ئێساش هەر خانووەکەیان ماوە ئەوەی کێکە لە خۆشبەختی زۆرەکان پێم ودیانەوە شایانی من حەسودی پێبەرم وەکو ئینگلیز دەڵێ ئۆلاکیمانی پێڵێ ڕاستە کەی هەست کرد تۆ عاشقی هونەریت لە چەند ساڵیە من ئەتوانم بڵێم لە 8 ساڵیە چونکە ئێمە عیلەکەمان با بڵێن ئەنۆر خەراخی تیا هەڵکەوت و مامۆستا ئەنۆر خەراخی ئەتر هەمومان زۆر کە ئەمان بینی کەمان چی لە من وەڵحاڵ وام لە ماڵەوە کرد کەمان چەم کڕی و چوومە بەردەسی ئەو خوشکەزاکانی کاک فواد قەراخی کێستا لە ژیانە نەماوە لەگەڵ ڕزگاری برای و ڕێبارک ئاسفی زۆر باش بوون ئیتر بردمێ لای ئەوان لەگەڵەوانە فترەی حەزم کرد دوای چوومە چالاکی قوتابخانەکان لای مامۆستا ویلیەم یوحەنا و مامۆستا فرانسیس داوتوانە مەحەدی فنون کرایەوە کە چوومە مەحەدی فنون قسمی مۆسیقایتیانە بۆ ئەتە من لە پەنچەر بووم بەڵام قسمی مۆسیقا یعنی یەکەم جار لە 81 کە کرای و قسمی مۆسیقایتیان نەبوو پاش چەند ساڵی قسمی مۆسیقای بالضبط تەشکیلی و شان ئەتر هەر وتم فەن خۆشە خۆم کردە چوومە بەشی تەمسیل بەڵام من لە هەمان کاتە کوڕێکی برام هەبوو خوێنەوار بوو بە بەرداوامی کتێبی چەپی و قەدەقە کراوێنەوەمان خوێندەوە ئەی خوێندەوەمانە زوو چوو بۆ مەسرحەکانی ئەو سەردەمە مەسەن ڕەجەب و پیاخۆران ئابڵۆقە ئەمانە ئەی بردم لەگەڵ خۆیان حبێکم هەبوو خۆشەویستیشی زۆرم هەبوو بۆ شان و بیزات مەسەن ئەو کاتە مامۆسای هەڵکەوت و مامۆسا ئەحمەد سالار زۆر بارز بوو من بەڕاستی معجیب بووم پێی ئەتر مەسەن خۆشەویستی ئەوم کە بینیەوە لە پەیمانگا ئەو مقابلەیە کرد یەکسەر وتم من حەزەکەم هەموو کات هونەر چۆنڵیتی هەڵکێشە هەموو جارێکیش باسی ئەوە ئەەکەم تۆ یەکەم جار عاشقی مۆسیقا بوویت
بەڵام ئەزانی چۆنە ئەگەر ئێستا من عاشقی مۆسیقا و عاشقی وێنە کێشان و پەیکەروی نەبم ناتوانم هەمووی بە جوانی بکەم هەموو وەکو تەواوکەری یەکترین پاکێجێکاتوانی بڵی پاکێج خۆشبەختێک لە ئازاتوانی ئاسپیش بکەیت من فترێک مامۆستا ئەنۆر قەراخی هەر لە مەسرح بووین فرقەیشی مۆسیقای کردو بۆ پەیمانگای هونەرە جوانەکان بەش تەشکیل ئەو کاتە کاک عەدنان کەریم هێنا کەم گۆرانیە و من و دووسێ ئاسفی لێ بووینەوەمانە ساڵی یەکەم خەریکمان بوو ساڵی دوم تۆزێ بەتر لە ساڵی سێم مۆسیقا کراوتی با بڕم خواحافیزم بڕۆم بە لای شوێنی خۆت بەڵام من ئیسفادەم لێ کرد بۆ سۆڵفێج بۆ تەزەوقی موزیک یعنی ئەوە وانەیەک بوو و سەر ڕایەوەش سۆڵفێجیش بە بەردەوامی من مثلا تەمرینم پێکرد لەوانە سەرەکیەکانی بەڵێ سەوت بەسەن تۆ ئەیبی چ هونەرمەندێک لە پەیمانگا لەگەڵتا بوو یعنی وەجبەی تۆ بوو وەجبەی من بەیان خان بەیان بۆمبا ڕێز و خۆشەویستیم هەیە بۆی لێرەوە بەڵام ئەو ساڵی تاخیر بوو بە بۆنەی حیاتی خۆیەوە بەیان زەریفی کاک شەفیق کاک دانا عەلی سەعی کاک ماهیر حەسەن کە بەیەکەوە لە هینە با بڵێن لە دوژمنی گەلا بەیەکەوە دەورمانە بینە و دەوری ئۆفستا دەبێنێ من دەوری ئاکسلاکسن مەبێنین لەگەڵ یونس حەمەکاکە ئەمانە سێتە لەبە بووین کە مامۆستاکان زۆر لە تەمسیلە زۆر پشتیان بە ئێمە بەست بوو جاری وا هەبوو ینی هەنێ ئیشمانە کرد بەیەکەوە تەنانەت یەکێ لەو ئیشانە دوژمنی گەل بوو کە مامۆستا و تەلەبە بەیەکەوە دەوری ئەساسیمانە بوو ئەو زەمانە بۆ ئێمە زۆر بوو لەگەڵ مامۆستاکانە دەور بین و دەوری ئەساسی بین وەجبەیەکی پڕبەرهەم بوون ئەو وزەش بوون کە یەکەم جارە شانۆگرێت ئەکرێتەوە لە سلێمانیا و ئێوە بڕۆن و شکر لەخوا بەزیابێ بەرهەمەکەشی هەتا ئێستا هەمومان بینیومانە ڕێزمان هەیە بۆ هەموو هونەرمەندە ئازیزانەی تر هیوادارین کاگیونسیش تەندروستی زۆر باش بێ من چوومە لای بەڵام ئێستا بەرەوەدارین باشتر بێت و چکە بەڕاستی ئەکتەرێکی زۆر جوان یعنی نواندنێکی زۆر نەرم کە سیریەکەی هیوای تەندروستی باشی بۆ خوازیین ئینشەڵڵا ڕۆژێکیش بگونجێ بتوانێت بێتە بەرنامەکەمانەوە خۆشحاڵە بین دوای پەیمانگا پیشت کرد یاخود نواندن یاخود کۆچت کرد من بەڕاستی دوای پەیمانگا چەند ئیشێکی شانویم کرد لەوانە لەگەڵ ئەریوانی عومەر دەوڵەت پەتاسپیکە و لەگەڵ زایری عەبەڕشا با بڵێن ژیان و مەرجی مۆری تاکەی پاپلۆ نیرۆدا بوو لەگەڵ مامۆستا جەمال غەمبار و مامۆستا بەرزان هەستیارۆمانە لەگەڵ تیپی مۆسیقای نەورۆزانی ئیشێکی موزیکاڵی بوو کردمان من وەڵحاڵ پیشەکەی خۆم ینی بوو بە تەمسیل مەکرد بەڵام دوای ئەوە ئیشێکی کە دوای ساڵی 90 گەلی کوردستان پیا بوو ئەو کاتە من لەگەڵ چەند هاوڕێکی هونەرمەندما یەکەم ئیشمان کرد بە ناوی ئەسپەکەی کاکە حەمەوە یەکەم تەمسیلی تەلەڤیزۆنی بوو کە لە گەلی کوردستان پیشانرا دوای ئەوە بەشێکی لە نووسینەکەی خۆم بوو لەگەڵەوە دەوری ئەساسی مەبینی دوای ئەوە من چەند ئیشێکم کرد پێڵاوشەی دەگانم هەفتەیە گەڕێنەوە کۆمەڵێ لەو ئیشانم کرد هەر بۆ گەلی کوردستان هەندێکی وەکو سیناریۆ و ئیخراج هەندێکی وەکو تەمسیل لەگەڵ تیپی نواندنیشا کۆمەڵی ئیشم کردو مەسەڵەن قەرەج کە کاتی خۆیان لە 89 وەقعێکی زۆر باشێ بوو چ لە سلێمانی چ کە چوینە بەغا دەکاتیرەکانی بەغا هاتن ئەو ئیشیان بردە بەغا لە فیستیڤاڵە نمایشکرا جایزەی باشترین ئیشمانێنە دوو ئێوارە لەسەر یەک ئێمە شانووی قەرەجمان عەرز کرد هەرچی جەریدەی عێراقی بە کوردی و عەرەبیەوە ئەو هەفتەیە لەسەر قەرەج نووسی کە شاکارێ بوو بۆ ئەو زەمانە ینی ئیخراجیش کردو هیچان ئیخراجم کردو ئیخراجی مەسرحم کردووە درامام کردووە مەسەلەن تازە یەکێ لەوانە نامێ بۆ دۆلفینم کردووە کە لە 2005 بۆ گەلی کوردستان تۆزێ قورسە بەڕاستی هەبێ سیناریۆم زۆر ئێستا ناوی نووسری کتێب زۆر سێریانی ئێستا من بە هەموو کتێبانی کە خوێنومەتەوە زمانی پەیمانگا و بە دوای تەخەڕۆجیش و بە هەموو شتێکەوە زۆربەی کات لێم بپرسە ناوی نووسەرەکانم بیر نامێنێ ئەمە پەیوەندی بەوە هەیە ئێوە لە زمانێکا بوون قڕەباڵغی ژیان نەبووە سۆشیال میدیا نەبووە
ئەم مۆبایلە وای نەکردووە 2 دقه پێش ئێستا و ئێمە تووشەوە بابووین ئێوە مەسەلەن من شکسپیر و چی خۆف و ناوە گەورەکانم بیر ماوە بەڵام زۆربەی کاتەکان ناوە ئەساسەکان کە من شانۆگەرەکانم بۆ کرد بیرم نەماوە ئێستا کە تۆ ناوە بێت خەیاڵ نەوە بوو سێری چەنی فەرق هەیە زەمەنی مۆبایل کە ئێماتیایی زەمنێک کە ئێوە تەنها کتێب و خۆتان هەبووە بڕوان پێ بکە ئێمە بۆ کتێبە چوین بۆ باغا ئێمە عەرەبیمان باش نەبوو من دایمەن دەفتەرێکی بچووکم پێ بوو ئەم قسەی گیرفانمەوە کە کتێبە عەرەبیەکان ئەو کەلیمە نازانم کەلیمە نازانم برادرێک کە عەرەبی ئەزانی ئەمەوە یعنی چی یعنی چی یعنی دیاریوە کتێبەکەمانە خوێندەوە ئەگەر شیشی باسیتی لێ تێبگەیشتینە تا وردە یعنی عەرەبیەکەمان لەبەروی لە ناو عەرەبانە بووین اینجا مەسەلەن بۆ مەسادیرێک چوون بۆ باغایان برادرێ مەسادرێکی هەبووە سەرمان بۆ ئەگەر تا ئەو کتێبەمان دەستکەوت چێژێکی تریشیە کەشت بە قورسیەتە دەست تامێکی تری طبعاً بەتاکید من کاتی خۆی لەسەر مەسرەحا بووم لە پشتەوە پشتی مەسرەحەکان بۆ کردومەتەوە ئەگەر با بڵێن قۆخاسز حکومەت ها من لەو دیۆ ڕاکەم ئەو کاتە بورهان قەراخی ژیرا بووم هەم کوڕی پورم بۆ هەم خۆشی لەوانەیە شتەکانی خوێندبێتەوە هەژ نۆ کتێبی هەیە لەسەر مەسرح و چەندین ئیشی هەیە یەکە بۆ لەوانەی لە بواری شانوە دەستێکی هەبووە بەڕاستی لە حرەکەی بزوتنەوەی شانۆ لێرە ئەو گیرا بوو من لەسەر مەسرح بووم ئەو کاتە ینی ئەمان و هاکە اعترافکە یان ئەوە کاتێمە ڕاگە هەر چەنە ئەخیرن من لە هەشتا اعترافیان لەسەر کردم دەکەس باش بوو بە سوتە دەرچوم لێی ئەم ڕام کرد و چوومە دەرەوەی ئەم دەفەرەوە ساڵی چەند ڕۆیشتی من هەشتا ڕۆیشتم بەڵام با بڵێن دوایی ئەوە من گەڕامەوە هەمسان لە با بڵێن عەفوی عامیە من لەوا گەڕامەوە بەڵام من لە ساڵی 94 ئەخیری 94 چوومە دەرەوەی چۆن بڕیارە ئێرە بەجێ پێڵی ئەو کاتەش ژیان قورس بوو زۆر برادر ماهاتۆ تۆچی ئەەکەی لێرە ئەوە بەهەر حاڵ هەنێ تمۆحیان خستمە بەردەست لەوێ ئیشێ لێ وایە و ئەتوانین ئیش بکەین ئەمانە وزایدەن لێرش وەزعی اقتصادی زۆر سەر ڕای ئەوە مەسەلەن هێشتا گۆبالیزم نهاتوو تا چاومان زیاتر کراوەتر بێ بەرامبەر ئەوروپا و دنیای دەرەوەی ئێرە و سەر ڕای ئەوەشی هەندێکە هاتنەوە ڕێزم هەیە بەسەد قەوە باسی ئەویان نا بەڕاستەوە ینی ئەوە کاتێک چوینە بەڕاستی ئەوە نەبوو کاوانتیان بەڵام بە تاکید بۆ مناڵەکەت ژیانی فەرقی خێزانت هەبوو کە چوونە دەرەوە یا لێ من خێزانم هەبووە چۆن زاواجت کرد لەگەڵ خێزانەکەتە ئایا بە خۆشەویستی بوو یا سوود من بە خۆشەویستی بوو خۆشەویستی 12 ساڵ پێکەوەن نەخێر چۆن مەسەلەن ئەو بڕیارە چۆنە مەسەلەن کە تۆ لەگەڵ خێزانەکە تا لە دەرەوە ژیایت توانیوتە لە دەرەوە هونەر بکەیت بەڵێ من هەر بە تموحی ئەوەش چوم کە چوومە دەرەوە هەر لە سەرەتای سەرەتاوە کە ئەسینای پێڵن یۆنان گریک من گەیشتمە ئەسینا مجموعی برادری لێ بوو کوڕێکە کە من ئێستا ناوەکەی بڵێم حەمە تەقەمۆسی ناوە خۆی ناوی حەمە سەعیدە بەڵام مامۆسایکی مصریمان هەبوو ئەو ناوی تەقەمۆسی زۆرە کرد کە ئەچوو سەر مەسرح زۆرە مایەوەی خۆگرژەکەی ئەیتر بیر لە کارکتەرەکە کاتەوە بچێتە کارکتەرەکە وەڵ حاڵ حەمە تەقەمۆسم بینی لێ ئەمانە خۆشەویستیم هەیە بۆی لێرەوە حەمەوتی کاکە ئەمانەی ئیشێکمان بوو من لە هەژدەی ساڵی 1995 گەیشتمە ئەوێ وتی ئیشیشی مەسرحیمان بۆ بکە قاعەی ئەکادمی ئەسینامان گرتووە ئێمە حەفلیش کوردیەکەین بەس ئەگەر تۆ ئەوەمان بۆ بکەی مەسرحیەکە پێشەخەینەوە جاوتم کاکە حەمە بیستیەکی من کوێڕە من بۆم چیم هەر لە خۆ کوڕوتی کاکە تۆ لەگەرم کردات لە مەحەدیش هین بووی بزێو بووی ئێوتم باشە یەکسەر فکرێکم بۆ فکرێک هەبوو لە مێشمە وتم دوو دەستەفالینم بۆ بکڕن بەس یەکێکیان بە سەوز لێ نووسرابێ ڕقەمەکانی یەکێکیان بە زەر لێ نووسرابێ تم لەگەڵ تۆپێکی خورین مەوێ تی بۆ تۆ چیەگەوتم تۆ ئەوە بۆ بێنن علاقەتان یەک فالینەی ئەمریکاشم بۆ بێنن لەگەڵ فیکەیەکە بە هەر حاڵ وڵات بۆ سبەینە بۆیان نەوتیان بۆرە بۆم کە دەوتم ئام نەفەرانەی ئێرە ئیعلانێکم بۆ کە بعد 12 15 حاڵ 20 کەسی بۆ هێنام یەکێکم کرد بە حەکەم
ئەو تۆپەخوری پێ بوو لەگە فالینە ئەمریکیەکە و فیکەکەم کرد هاتە ژۆ بۆ سەر مەسرحەکە کە فیکەی لێە کرد من بە دوو فێقەوە هەر لە دەرەوە مجموعەیە فالینەی ڕقەمی سەوزی لەبەرکرد مجموعەیە فالینەی ڕقەمی زەردی لەبەرکرد کە فیکەی لێە هاتنە ژوورۆ دوو فەریق هاتنە ژوورۆ بینەریش لە نێوانیانە بوو بەس پێشەوە بۆم شەرح کرد چی ئەکەنەوە ئەمانە کە فیکەکەی لێە سەری پەتەکە بەنەکە با بڵێن تۆپی خوریەکە بەسەر بەدەست حەکەمەکەەوە بوو هەڵیا بۆیان وتم ئیترە بێ لای بیگری ئەم هەڵیا بۆ ئەو هەڵیا بۆ ئەو بەرەوە یعنی وەکو یاری بالە ئەخیران بوو بە چی بوو بە شەبەکەیە بەسەر خەڵکەوە خەڵک لە ملی لای برد لە دەستی لای بردووەمانە یعنی لە نەتیجەی سڕاعی ئەوانە کێکەوێتە لە نەتیجەی یاری ئەوانە کێ ئەکەوێتە ناو سزن و کێ شەبەکەکەیەتە سەری خەڵکەکەیە زۆر جوانە خەڵکەکە و کێژیان با بەڕێوە فیکەی حەکەمی کە هینی ئەمریکا بوو بەڵام ئەمە بووینەکە ئیتر کابرایەکی یۆنانی هینەکەی ئینارەکەیە کرد من هیچم نازانی یەکێک بانی کردنوتی کاک ڕزگار ئەم پیاوەیە قسەی لەگەڵا بکە کابرای یۆنانی قسەیە کرد ئەو بوو یەکسەر بۆی تەرجەمە کرد من هیچم نازانێمانە وتی تۆ لە کوێ هاتێ ماتم لە سلێمانی و لە باشوور و کوردستانی عێراق بۆشتی وا هەیە تۆ چی کردو لێت من خریجی مەسرحمتی بۆ مەسرح لێتوانن شتی واگەم بەهاوای مشتی زۆر لەوە باشترمانێ ئێمە ماراساتمان کردو ئێمە چی ئەنواعیشمان کردو ئیشی مۆزیکاڵمان ێوانە بارحاڵ یعنی من هەر لێەوە دەسم کرد بە ئیش تا لێەوە بۆ هۆکاریەوەی کوڕێکی لێ بوو نازان ڕحیم ئەکسپرسیان پێوە وتی بامە فەنانێکی وەکو جەناب بگەینمە ئەوروپا زۆرە وەڵحاڵ خاتری گرتم و خستمەوە زوە و گەیشتمە ئەڵمانە لێەوە من دەستم کردەوە ڕاستە بیدایەت تۆ تا زمان فێرە بی تا ئەوە دەرگاکە قورسە زۆر قورسە بەهەرحاڵ من هینێکی کوردیمان هەبوو ماڵێکی کوردی پێوترا ینی با بڵێن ڕێکخراوێکی کوردی و سەر بە هیچ ئیتیجاهێک نەبوو من زوو مەسرحیم بۆ کردن بە تایبەتی لە شاری ئارنێم و تەنانەت ئەخیرەن مەسن چوینە ئەمیستەردام لەوێ بەشداریمان لە فستیڤالێکە کرد لە ماسترێخ عینەشت فستیڤالێکرا لەوێ کرد و ئەخیر شت فستیڤالێکرا لە ڤوپرتاڵ لە ئەڵمانیا لە ساڵی 2002 ئیشێکم کرد بە ناوی جوانترین حرام بە مۆنۆدراما بوو هی دکتۆر ئاراس عەبدولکەریم بوو خۆت نواندنە کرد من نواندنم کرد جایزی باشترین ممەسیلم وەرگرت ئەونی کە ڕوومی دکتۆر ئەونی کە ڕوومی ئەو کاتە ئەو خریجی مامۆستایەکی گەورەی عێراقی و ئەکادمی و لە بەرلین تەواوی کرد و مەسرح ئەو جایزی باشترین ئیخراجی وەرگ من باشترین تەمسیلم وەرگرت لەش ساغ بە پڕ بەرهەم بیت هەمیشە لەگەڵ هەنێک خانمان کە لە هاوسەرەکانیان جیابوونەتەوە هونەرمەندن باسمان کردووە ئەماوە نیە بڵین بە بچینە ژیانی تایبەتی تۆ بەڵام جاری وە نەسیحەتێکی لێوەرەگرن بینەران یا جاری حەزەکەم زان ئەم هونەرمەندە ژیانی چۆنە چۆن ئەژی ئێوە مەسەلەن کە بە خۆشەویستی زەواجتان کرد بە خۆشەویستی جیابوونەوە یعنی بە ئاشتی جیابوونەوە 100% چەند مناڵتان هەیە؟ دوو کوڕ دوو کچواتە چوار خوانێ بڕێ تا چەند ڕێنمایی گەنجەکانەکەیت لە کاتی جیابوونەوەیە زۆر بە جوانی جیا ببنەوە ڕێزی یەکتری من ئێستا بە تەکید ڕۆژەکە هەر گوێی لێ بێت چونکە من پەیوەندیم هەیە لەگەڵیا و مناڵەکانیشم کۆلکەی هاوبەشن ینی بەعزە جار من کە ڕۆمە زۆر ئەتیادی ئەچمە لای ئەیبینم يعني زائدا تەلەفۆنی بۆکەم جاری قسەمانێ لە ئەنی کێشەی جیابوون و دوو ئینسان جاری وایە خلافیانێ لە شتێکە زۆر جوانە بتوان گوێ لە یەکتری بگرن و قسەی لەسەر بکەن خێزانی من شنە ئیسماعیل پێنجێنی ناوە بە شنە پێنجێنی چونکم نووسەر بوو فترەیەکی زەمەنی زۆربەی دراماکانی ئەم کوردستانە ئەو لەسەریە نووسی هەرچەنە خەڵک وەیە زانی نووسینی منە بەڵام خۆشبەختانە ڕۆژیان هەر لە کورسات لە بەیانی باشە کاک جەلیل زەنگەنە هاوڕێ ئەزیزم بەرنامەیەکی بۆ ساز کرد بۆی قسە بکە لەسەر با بڵێن دراماکانی گەردەلولی بەشی یەک و دووسێ چون لەسەر هەستێ بەشەکەی نووسی لە هاوڵاتی ئەو کاتە بڵاوێ کردەوە
خۆشبەختانە خەڵک ئەمجازانی کە فعلان ئەمە توانای خۆیەتی هەوڵەیە و ئەنووسێ بۆیە کاکجەلیلیش کە هاتە کە بینیمیەوە هەر لێ لە بەرنامە دانیشت و دوای کە منی وتی وەڵا ڕزگار خۆیەتی خۆت ساگا چون وە ێزانی منم بەهەرحاڵ ینی مەبەستم چی ئەویش کەسێکی مساقەفە ینی من کە جیابووینەتەوە ئێمە زۆر حالەتی خۆشەویستی هەبوو لەبێن زۆر کاتی خۆشمان بردوتە ژیانیش بەڵام جاری وایە ئینسانەکان دوو کارکتەری جیاوازن دوو پەروەردەی جیاوازن ئەکرێ مەسەرەن خلافە بێ بەڵام ئەم خلافەت تۆ ناگەێنێتە ئەوەی ئەتر تۆ یەکفی لەو بێ یان ئەو یەکفی بابە لغەی تەفاهم ئەگەر نەتوانی یان با بڵین بەردەوامی زۆر ئاحتیادی بتوانی بۆستی و کاتێکی ژێکتریە بینی تۆ بە ڕێزیشەوە بتوانی دانیشیتەوە لەگەڵ یەکە قسەشکی لەگەڵ یەکە هەم بۆ مناڵەکانیش ئەبیتە نمونەیەکی جوان هەم بۆ خۆش ینی مرتاحترە بیت تۆ بە حەق دوو کەراهەوە بخەوی ژنەکەم من لە زۆر کەسم بیستۆ لەم مسەماعەکە لە ژنەکەی جیابێتەوە 2000 قسەی پێڵێ و بە عکسی شۆ پیاوەکەش من تا ئەم لە حەزەیەش کە ئێستا خێزانێکی ترم هەیە ینی تەنانەت تا ئەم لە حەزەیە هەموو عیلم یەک قسەی نەبیستۆ لەسەر ئەو خێزان بۆ جیابوویتە تۆ چی بۆ دوو ئینسانی نەگونجاوین لە مەرحەلەیەکە وا پێویستی کردووە ئەو ژیانی خۆی منی ژیانی خۆی ئەنی زۆر تەبیعی بۆ من کاتێ کە شوشی کردەوە ئەوڵ کە زوم کە تەلەفۆنم بۆ کردو پیرۆزبایم لێ کرد زۆر ڕاستە و زۆر هەڵوێستێکی جوانە کە تۆ مناڵت لە بەی نابوو بۆ ئەوەی کە ژیانیان تێگنی دینیانەکە تۆ پەروەردەیەکی دروست هەبێ کەسیان هوەریان هەڵبژاردووە کچەکەم بردە هوەر کچە گەورەکەم بۆ بالی ئەمانە بەڵام دوایی هەستمە کرد بێتاقەتە هیلاکتم بۆ بێتاقەتی بۆ ناتێوێ ینی من بە زەخت من باوکە حەزم لێنێتم خۆت بەردەوام هەرچەنە مەچەند لەم دەڤەرەی ئێمە من بەڕاستی وام لێ هاتووە ینی هوەرک ئەبێ بە کارەسات بوو ئەوکا بە سوالکەر ئەوکا بە شتێکی ینی بەڕاستی هوەر لە زۆر ڕۆ دواتەخە بمبورانی کە ئاڵم عالەمێکی بۆ کاتەوە مێشکە ئەکاتەوە بەڵام لێرە بەڕاستی تەقدیری هوەر نییە بەڕاستی ئێستا ئێمە خەریکی فیلمین من ئێستا هەلێن ئیشێکم بەناوی هیچەوە لەسەر شارەت لێ بکەم ئەو دووباسی دروستبوونی ئەو فیلمە و بەشداریکردنی تۆ ئێستاش لە سینەماکانە ئیشەکە ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەی چۆن بوو بیرۆکی کارەکە بیرۆکی کارەکە لەلایەن هەردوو بەڕێز کاک ئاسۆبایز و لەگەڵ براکەی کاک دیاکۆبایز یەکیان نووسەرە کاک دیاکۆبایزیش مخریج و ئیدیتیۆرە ینی ئەمان تەرحی بابەتەکان کرد بڕوان پێکە من وەکەوەی کە تەمەنێکمە و تاریخێکمەیە لە هوەرە لەگەڵیانە بۆ چەنەها کۆمپانیا بۆ چەنەها شوێن یعنی بەڕاستی هەستمە کرد من سوالکەرم هوەرمەند ئیشی من نییە من تەمسیلێکەکەم من دەورێکمێ بەڵام بۆ ئەوێ ئێمە ئاوامان لێ ینی من خۆم بچووک نەکردوەوە بەقەت ئەوەی ئەبێت لە دەرگای هەزار دەرگاوی تا دەرگایەک دەرگاوی لێ ئەکاتەوە بۆ ئەوەی کەمێک یارمەتی بە کاک ڕزگاردوایش عفو قسەکەش پێ نەبڕم کە سپۆنسەرەکە مەسەلە نیەتە ناوازە پارەگی هاو بە تۆ بەس نەیە بۆ ئیشەکەی پارەیەکی کەمیش بڕوان پێ بکە بە هەمومان هەر یەکەمان چەند ئیشێکمان کردووە ینی بە پاریشی زەختێکی زۆرمان لە خۆمان کردووە لە ژیانی خۆمان لە بودجێتی خۆمان لە گیرفانی خۆمان و بە قەرزە و سوڵە تا فیلمەکەمان بەرهەمێناوە عینێ ئەو فیلمە ینی نە بۆ جێتێکی گەوری لە پشتەوە بووە بەڵام عەقڵێکی گەوری لە پشتەوە بووە ڕۆحەتێکی گەوری لە پشتەوە بۆ کە بە تەعاون کراوە ینی تەنها ئەوە بووە و خۆشبەختانە ئێستا کە ئەیبینیتەوە لەسەر شاشە ڕیاکشنی خەڵک ڕڤیوی خەڵک زۆر باشە لە سەریشەکەەوە بۆ ئێمە شتێکی خۆشە دڵخۆش بەڕاست هەستەکەی من هەنێک جا بیرەکەمەوە زۆر دەردی تۆڵی دەردەسەری بینیت ئیشکردن قورسی پارە و پەروگرتنەوە ئیتر بەعزی جارەڵی بەڕاستی نیکەم باشترە ئەم ئیشە نەکەم باشترە گوێ ئەوە مێشک میلاک بێ هەم بە کارکتەرەکەەوە کە تو سینناارۆیەک تێنیتر تۆ لەگەڵ یا ئاژیت شەو و ڕۆژ لەگەڵ یا ئاژیت لە مێشکتە چۆن دروستیکیەوە هەم ئەو لۆ دەژێتە سەرێ هەم بۆ دەرهێنەکەش خۆ عینەن شتە بەڵام من جاری وایاڵم کاکە نەکردنی زۆر زۆری سراحەترە وەک لەوەی کە من مێشکی خۆم
بۆ بێشێن و نواندنەکەم دوایی مەسەلەن سبێنی ئەڵم ئەی کە مۆنتاژکرا من زمانم چێ پارەی پێ بێ مۆنتاژێکی باشەکرێ یان ناکرێت کۆزانی جاری دوای مۆنتاژ شتێکی تر دەرەچێت ئەوە نییە کە تۆ تمۆحە بووە بڕوان پێیەکەی من جاری وا بە سیارەی ژێر خۆم گیرفانی خۆم عنی کە من هیچ معاشێکم نە لە ئەوروپا هەیە نە لە من لە ئەوروپا هەموو بەس شکاتیان لێکردم بڕێ هونەرمەندی هەندێ هونەرمەندان نەفسێتی نزم بەڕاستی ینی بەبەستم چیە نەلێرەنە اینجا ینی وای لێ هاتۆ کە سوکارەکەشم هیلاک بوون بەدەستمەوە ینی لۆکیشنیان بەکارێنی جاری وایە کاکە کوردەوازێنە کورد دەبڕش ئیشێکی کە بکە کاکە هەر ئیشێککە و کردایسە لە ئاستیچکە لە ژیانی چکە ینی بەڕاستی نەک هەر بۆ خۆم بۆ مناڵەکانم بۆ کە سوکارەکەشم بۆم بە کێشە ینی بەڵام نازانمە ئەڵێ میکرۆبێکە یان ئەڵێ بەکتریایەکە لە لاشەمانە و لە کۆڵمان ناتوانیت ئەوە بڕاوەتەوە کە ناتوانیت من محاولەیەکم کرد بەڕاستی لێت ناشارمەوە چوومە سکۆتلاند لە هۆڵندا چوومە سکۆتلاند ئیشێکی باشم دەستکەوت لە ئیدارەیەکی ئوتێلە ئیشەکەم زۆر باش بۆمانە و چەند مانگە ئیشم کرد بەس ڕۆژیان ئاوا لەسەر مێز لە ئیدارەکە دانیشتون دەم ڕزگارەوە چیەکەی ئێ باشە پارەم پێ چی ئەوە نانیشە خۆمە هیچ مشکلێک یەکم باشە فانند ئەوە ئەو کتێبانە حەزم بە خوێنەوە حەزم بە سیر بۆ ڕۆژی دوایی یەکسەرتم ناتوانم بیکەم ڕێک گەڕامەوە یعنی هەستەکەم زۆرم هەوڵڵا بمێنمەوە هەر نەمتوان ناتوانیت ناوشتەکە لە خوێنتایە ئەو باگراوندەی مشکتایە کە تۆ پیشەکەت ئەوەیە ئەوێ بگەڕێیتەوە لە لای کۆتایی چۆن هەموو کەس هەیە دکتۆرە لە ئاخیرا هەر ناتوانیت پیشێکی ترکە ئەوە نەبێ ئەوە ئێمەش بە هەمان شێوەیە ئێستا ئێمە هەر لەم ئیشە وتمان کاکە پارەی ئەکتەر ناین خۆمان ئیشەکەین ساری خۆمان بەکارێنین هەنێ پارەی خۆمان هەرچیەکمان ئاوا ئیشمان کردو مثلەن کێ ئەتوانێت شکاواجبیەوەژ نییە بەڕاستی هیچی واجبی تۆ نییە بەڵام دڵسۆزیت بۆ ئیشەکە ینی من وام لێت وەگەر خۆم ساڵی ئیش نەکەم هەستەکەم ئەتر لەنگێکی زۆرم دیایان هەستەکەم شتێکم نقصان ینی شتێک لە ناخمایان نازانم کرمە چییە پێویستی بە خواردنە پێویستی بەوەی شتێکی بەمێ ئەوژەوەی کە لە ناو لەسەر سێت بمیان لەسەر مەسرح بم یان شتێ بکەم زۆر زۆر ڕاستە بەسەکەی چەند جاری کاتوانی ئاوا لە گیرفانی خۆت و لە سیارەی خۆت و لە جلوبەرگی خۆت بەری بۆ سەر چەند جاری ترەتوانی ئەم شتە دووبارەکەیتەوە بڕوان پێ بکە وابزانم ئیتر گەیشتینێتە من کڕەکەی من ئەتر وەکو ڕۆژ بە ڕۆژ تەمەەن بەرەو پێشەوە بەرەو پیرێتی ڕۆ بەرەو ئەوە ڕێتر تااقەت کەمە خەلایە ڕۆژ بە ڕۆژەم تەحملت کەمە بێتەوە هەستەکەم بەعزجا ئاوا بەس دائنیشم بە هەرامی ئەڵێم باشیانی بۆ منەوە هەموو شەڕەشەکەم کێ بەڕاستی تەقدیری ئەوواکە ینی بەڕاستی فەرهەنگ و کولتوریەکێکە لەو شتانی کە ئەبێ دەسەڵات شەڕی لەسەرکە ئێستا ئێران بەوەی کە حەساری لەسرە بەوەی کە شەڕی تایە بۆ هەموو شتەوە ئەجا سەرەکەی مەسایلی فەرهەنگ و کولتوری لە پێش هەموو شتێکە چون ئێستا زەمانێکە زەمەنی فەرهەنگ و کولتور و هوەرە بەڕاستی بەوە تۆ ئەتوانی نازنامی خۆ لێرە خۆشەکە بۆ من ناکا بۆ ئەوە ناکا پارەی پێپیاکە بۆ پشگیری بکەم بیرکردنەوەکان وایە بیر لە فەرهەنگ ناکاتەوە بیر لە کولتور ناکاتەوە بیر لەوە ناکاتەوە بڵێ ئەمە چۆن ئەڵێ شتێکی باشە ئەمێنێتەوە چۆن ئێمە تا ئێستاش دانیشین بە دیار تەمسیلە کۆنەکانەوە جوانی ژیانی لێوەرەگرین کللتوری و کاتی لێوەرەگرین هەموو شتەکانی ئەو زەمەنی لێوەرەگرین ئەگەر بیر بکەیتەوە تۆ ئەتوانیت بە هوەر بجەنگیت بەتاکید تۆ ئێستا هەر با بڵێن جوولەکان بنە هۆڵۆکۆست سیرکە تۆ لەو زەمەناژیاوی من لەو زەمەناژیام نا بەڵام تۆ لە ڕێی فیلمەکانێکە کرا بیجامە خەتخەتەکە پیانیز شلندەر نازان چی تۆ لە ڕێی ئەوانەوە ئەزانی کە ئەو زەمەنە خەڵک چۆن ژیاوە جوولەکان چیان لێ بەسەراتوە ئەی باشم من بۆ نەتوانم لە ڕێی فیلمەکانمەوە مەسەن هەر ئەم فیلمی هیچ یەکێکە لەو فیلمانەی کە باسی ئێستا سڕاعی تەبەقی جیاوازی ململانەی دوو عیلاکە کە یەکێکیان عینەیەکە بۆ دەسەڵاتێکی بۆرجواز و سەرمایەدار ئەمی کەشار نمونەیەکە بۆ خەڵکی فەقیر و هەژار لە خلالی ئەما تۆ چیرۆکێکە هێناوەتەوە کە ڕەبتی بە زامێکی گەورەی تۆوە کە هەڵەبجەیە چۆن
تەوزیفەکەیت و کە ئێستش هەڵەبجە بە دوامانەوەیە ئێستش ڕنگانەوەی هەڵەبجە لەسەر ئینسانی کوردی هەیە تەوزیفی کردووە لە بینی دوو ئایلان لە بینی سڕاعی چینایەتی دوو طەبەقە یعنی ئەتوانین لە ڕێی ئەم فیلمانەوە کە بڵین ئێمە چیشمان لێ بەسەراتەوە و ئێستاش چۆنەژین و چەنەها فیلمی ئاوا چیرۆکی ئاوا حەقیقی هەیە هەرچەنە ئەم فیلمی کە ئێمە کردومانە ئەو چیرۆکە حەقیقیە و چەنەها چیرۆک سەدان چیرۆکی ئاوا حەقیقی هەیە کە ئێمە ئەتوانین بیکەین و بیگەینە دەرەوەی ئەم دەڤەرە ئەنی ئێمە یەکێکین لەوانەی کە لە چیرۆکە زۆر دەوڵەمەنی هەستەکەیت لە عفو قسەکەشە پێ بڕم هەستەکەیت لەینە لە سیناریۆیە زەعیفین لە نووسینەوەی حیوارە زەعیفین لە نەبوونی کەسێک کە ئەوەی کە تۆ ئەڵی چیرۆکەکان هەیە ئەی بۆ نین بیکەم بە فیلم مەسەرەن چۆن ئەیبینی دەرهێنەرێکی دەرەوە لەسەر شەڕوان فیلمێگەکات ئەکتەرێکی کورد نییە باسی کچێکی خانمێکی کوردی شەڕوانەکات کە ئەمەش زۆربەی کات غەڵەتەکە کەوێتەوە سەر خۆمان لە بەرەوەی زۆربەی کات دەرهێنەرەکان ئەکتەرێکی ئەگە کوردیش بێت لە سویدیا لە ئەوروپا ژیا بێت لە لای تۆپە وەک لە کوردەکە بەشەرتە جاری وایە کوردەکە زۆر باشترە ئەمە بۆ سەهر سەیری فیلمی دارگوێز کە ئەوەی پەیمانی مەعادی دەوریتە باسی منطقەی زەردەشتۆمانەکە کە کیمیایی لە کیمیایی منطقی خۆیان کلیەوە بەڵام لە هەمان کاتە ئەو ڕاستە قەزەیش کوردی بۆ تۆ تەڕح کردووە و ئەتوانی فیلمەکەشی بگەێنێتە دەرەوەی دنیای دەرەوە بەڵام لە هەمان کاتە هینەکەشی گەڕانۆتەوە بۆ دەسەڵاتی ئێران خۆی با بڵێن ڕۆ ئیجابەکەشی گەڕا بەڵام ئەمە چییە لەبەرەوەی سناریستی باشیانێ ئێمە کێشەمان لەگەڵ نەرەیشنا هەیە لەگەڵ جێڕانەوە یعنی سیرەکەی زۆربەی سیناریۆکانی ئێمە کلێنی زۆر گەورەیتە لە هەمان کاتە ئێمە چیرۆکی حقیقی واقعی زۆر تەوامان هەیە بەڵام خۆشبەختانە مەسەن ئەم چیرۆکەی هیچ مەسەلەن هێناوێتی نەخشی کردووە حالەتێکی مێژووی چیرۆکێکی مێژووی نەخش کردووە لە ناو سەردەما لە سراعی چینایەتی لەگەڵ حالاتی نهێنی و بە دواچوون و قسەیەکی نیمچە پۆلیسیە بۆیە سیرەکەی بینەر ڕائەکێشێت تا حد بینەر ڕائەکێشێت تا ئەو کاتەی تۆ ئەگەیەنێ بەوەی کە لە نهایەت تا پێتەڵێ ئەم قەزەی ڕەبتی هەیە بە هەڵابجەوە جا ئەمە شتێکی دڵخۆشکەرەیە من ئەڵێم ئێمە ستافی پرۆداکشنمان هەیە ستافی پۆست پرۆداکشنمانێ دیۆپی باشمان هەیە ینی ئەمان هەمووی دڵخۆشکەرە بەڵام ئەوی تۆزێ ئێمە کێشەمان هەیە لەگەڵیا مەسلەی سکرین پلێ بەڕاستی با بڵین سیناریوی باشە کە ئەمەش ئێستا ئێمە لە هەوڵی ئەوەیان مەسەوە تا حالیان فیستیڤالی زارێ هەیە بۆ سیناریوە ئەوە مەسەلەن من ئاگادارم کاگاسۆ ئەم سیناریوی کە ئێستا سیناریویشی جوان بوو کە ئەمە ئێستا لە هیچە ئێستا من ئاگام لێ سیناریویشی زۆر نازداری کەی هەیە کە مۆدێلە و نووسراوە کە چەند فکرێکەی جوانیەیە کە بۆ منی باس کردووە ئیشیشکە کراوە بە ناوی مانهۆڵەوە کە ئەویش هەر ئیشی کاک دیاکۆبایزە کە باسی ئێستاکە خەڵک لە ئێستا چۆنەژی سیناریوەکە ینی بەڕاستی ئەتوانم بڵێم تاقا دروست بووە لە سیناریۆشا دروست بووە بەڵام کێشەی بە دەرەجەی یەک بە دەرەجەی یەک ئێمە کێشەی گێڕانەوەمانێ گێڕانەوەش لە کوێوە دەست پێەکە لە سیناریۆ دەست پێەکە جاری واشەیە سیناریوی باش مخریجێکی خراپ بۆی هەیە سیناریۆکەش خراپکە هەمووینێ کاکرزگار تۆ تا چەند وەکو خۆت دەرونیەن ئیسعاج ئەبیت بەوەی بەرامبەرە کە ئەکتەر نەبێ تا چەند خۆمان هەموو کەسێکە زانێت کاردانەوەی بێ لەسرت زۆر خۆشە بەرامبەر ئەکتەر بێ با طریقەیەکی جیاوازی هەبێ سەمەسەم بۆ نمونە من و کاک ڕزگار لە بارانە کە بەریەکە کەوتین کاک ڕزگار شێوازێک نواندنی هەیە و ئیشکردنی هەیە لە خۆیان منی شێوازێکم هەیە بەزی تر لە شوێنەکە یەکتری ئەگرینەوە چ کێشەکەمانەوە بوو کاک ڕزگار ئەمەی ئەزانی هەمووی لەبەر بوو بە نوقتەوە بە پاریزەوە منیش لەو کەسانم ئەمزانی چییە بەڵام لە پرۆڤەکای بیرتە لە پرۆڤەکای ئەمود من نازانم پرۆڤێتیاکە ماچینی ئەودی بەڵام لە شوێنەکە یەک ئەگرینەوە لە بەروی ئەکتەرین لە زمانی یەکتریە زانین لە بێدەنگیە زانین بەڵام تۆ بەرامبەر کەسێک کە ئەکتەر نەبێ هاویەک بێ و تواناشی نەبێ و دەرهێنەرێکی واشی لەگەڵا نەبێ کە بتوانێت بەروەردی کردێ بەکتر تا چەند لەویا ئیتر تۆ هەستەکەی ئەکشیتەوە لە ئیشەکە
من بچمە ناو پرسیارەکەەوە ڕاستە طبعاً یەکێ لەو ئیشانێک کە بەختەوەر من دڵخۆشم پێی کە لەگەڵ جەنابتا بەکەوتنمان هەبووە باران بووە بە هیواین مەسەلەن درامای کوردی بچێتە سەر سکەی خۆی بەردەوام بێ بەردەوامیش لەوە بەردەوام و درامای باش دروست بێت کە ساڵانە چەند درامایە دروست کرێت نەگەوەی درامایە دروست کرێ باش بێ و ئیتر ئێمە وازبێن 4 ساڵی کە درامایە دروستکەین دراما بەوە دایمەن لە خراپیە بێ ئاستی بینەری زۆر بەرز بۆ تۆ ئێستا لە ڕێی پلاتفۆرمەکانەوە لەبەرەوە ئەبێ ئیشی باش کرێ بەڵام جوابێک بۆ ئەوەی جەناب بەڕاستی من ئەو کاتێنی کە هاتمە سەر سێت لە هەموو ئیشەکانە دائما بە تەحزیرەوە ئەچمە سەر سێت بەڵێ بەڵام من ئەم تەجربەی کاک دیاکۆ کە کردم بە تایبەتی لە فیلمی هیچە نەسەکەی یامێ بەسی من نامێ ئاوکوانە حیوارم بۆ بڵیت و ئەمانە منیش هاتم وتی ئەم تەجربەی لەگەڵ منابکە حیوار لە بەرمەکە کاکسکە وتم واحد بە حیوار ئەوە بۆ من باش من ڕێک ئەهاتمە سەر سێت حیوارم لەبەر بەس ئەو مەفهومەمەیە کە بۆیە من ئیسفادەم لێ کرد و هەنیە تەمرینی شیامێ بەڕاستی من قەرزارباری دیاکۆم کە زۆر ئیسفادەم لەو تەمرینانەی کرد ینی بەڕاستی منی گیانە شوێنێکی تر و ئێستا حالیان کە ئیشی دووهەممان ئێستا ئامادەیە بۆ بڵاوکردنەوە لەبەر ئەم زروفە ئێستا حالیان بڵاوی ناکەینەوە لەبەری مەعاش نییە کەس ناتوانێت ئاوا بەیسراحەت بچێ بۆ سینەما ینی منی بە دەرەجەیەکی 360 گۆڕی واتوانم بڵێم یعنی ئەوە بۆ من تازێکی باشە بەڵام بۆی جوابی پرسیارەکە بەشەکەی تریشی بەمەوە کاتێکە مەسەن مومەسیلەیە سیرەکەی ئەو مومەسیلە تۆ خۆت ئامادە کردووە تێکەکە تەواوەش کێشە لای تۆ نیە من بەر یەکێکی واکەوتم لە بەختە بارانە حەز ناکەم ناوی بێنم من 7 جاری عادەم کردوتەوە ئەو لە 8هەمین جارە ئەمجا هاتە سەرخەت ئەمجا من خەلەلم تێک من هیلاک بوو نەما هیلاک ئەمجا ئەو بەخۆی وەکو بەرزەکی بانان لێ دەرچوە حیوارەکەی بە باشیوە تۆ ئەمجا بۆ کێشە ئەگەر یەکێکیش مەسەن هاوی بێ ئەکرێ ئێمەمانان بە حکمی ئەکادیمین بە حکمی تەجربەیەکی زۆرمانەیە نا ئەکادیمی بوونەوەوانە نییە لە ڕاستیە تەجربە و خیبرە فێرتەکە بتوانی عیلاجی ئەیشقی من جاری جاری عیلاج ناکرێ مەسەڵەن زۆربەی کات ئێستا وەکو باست کردەوە فیلمەکەتان زۆر جوان بوو بەس جاری وا هەبوو نواندنە ئەبینی لە تۆپا بەرامبەری نواندنێک بوو کە خەلەلی ئەوەی بەرامبەریشی ئەکرد تێگەی ئەمە زۆر نەک لەوەی لە چەند کاری تریش ئامانەمان بینیوە بەبەردەوام هەیە خۆ ئەمە هەموو کارێکەوەی من لەویا خەفەتە خۆم کە ئەکتەرێکە بینم لە تۆپا نواندنەکات یەتە حیواری بەرامبەری زۆر مەحاوەلەکە و زۆر هەوڵەیە خۆ کەسەکەش ئەوە نییە بڵێ لە نەزانیویکە بەڵام پیشەی ئەو نییە لی نازانی و هەوڵی هەنگاوی زۆر گەورە ژەنێت مەسەلەن لاساییکردنەوەی زۆر گەوری خەڵکەکە لەبەر ئەوەیە تۆزێک لەویا شتەکان ناخۆشە بێ کاک ڕزگار ئەگەر بە بۆچوونی تۆ لە ئێستایە هونەر لەسەر ئەساسی برادایەتیە یان نا لێرە 100% لەسەر ئەساسی برادایەتی و عیلاقاتە لێرە لەم دەڤەرا وایە ڕزگاربایی لە لای هەنێ مخریج ناخێنرێتەوە چریکە خان لە لای هەنێ مخریجەکە ناخێنرێتەوە فڵانکە سین لە بڕیاری سریعە بەڕاستی ینی من ڕێزم هەیە ئەمە شتێکی خراپە ئەزانی بۆ ئێمە سیاسیەکانمان ئەوانەی لەسەرەوەین ئاوێکی زۆر خراپیان بۆ ڕشتین کە تەکەتولات و کە مەجموعە و ئەم جۆرە شتانە کە ئەبوایە ئێمەی فەنان بەعکسەوە ئێمە لەسەرەوە بووینایە ئەو ئاومان ئاوێکی باشمان بڕشتایە بۆ سیاسەکانمان چاویان لە ئێمە بکردایە ئێمە ئەوە تەکەتولاتمانتیانە بایە ئەوە یەکتری بڕینەوەمانتیانە بایە فەنانی کورد ینی بەڕاستی من ڕێزمێ بەشێکی هەر خەریکی یەکتری بڕینەوەن ینی من ناوی هیچ کەسە نایەنم بەڵام بەداخۆی ئێمەشین بە پەنجی دەسە بژێری هەموو ێزانەی کێ چۆنە و کێ تەڤعی چۆنە و کێ
ژێربەژێر و کێ ئینەکە بەڵام داخەکە لە بیایە کە تۆ هوەرێک کرد نابێ و ناخەوا بێ ناخ زۆر جوان بێ ڕنگانەوەی هوەرەکە بێ بەڕاستی کاک ڕزگاریان زۆر خۆشحاڵ بووم قسەی زۆر ترمان ما بوو بەڵامی تر کاتەکە تەواو بوو زۆر خۆشحاڵ بووم لە کۆتاییە پێم خۆشە پەیامێکە ئەگەر بۆ هەر کەس وولایانی و یا خودت بۆ خێزانی خۆت یا بۆ هەر شتێکەیە ئەوە کامێرەکەی جەنابتە و فەرموو باس دەکەم وڵای من تەنها پەیامم لەم ژیاناوەیە کە کاتێ لەدایک بووین خۆشەویستی لە باوشی کردوین ئەویش دایکێکە ئافرەتێکە ژنێکە لەبەرەوە ئافرەت ژن کچ ئەوەیە کە خۆشیوی ئەوەیە کە غەزەل لەگەڵاکە و ڕۆمانسێت ئەوەیە کە گەورەتەکە ئەوەشە لە دواییە بۆ تەگری ئەو پەڕی خۆشەویستیمان هەیە بۆیان بە هیوام هەردەم نەرمونیان و ئارام بین لەگەڵیانە قەت ڕۆژە لە ڕۆژان بە تونند و تیژی یان بەدەست بە هیچ جۆرێ بە وشەیەکیش ئازاریان نەین و پامێکی شمەوەیە بینەری کورد بەو هیوایی ئەگەر ئەوێ یارمەتی هوەری کورد بە تەنها بە تکتێ کە ئەیکڕێ چ بۆ سینەما ئەوە گەورەترین پاڵپشتیە بۆ هونەرمەندانی کورد بۆ سینەمای کورد بۆ شانۆی کورد ئەو شانۆیانەیان ئەو وشە هونەریانی کە ئەکرێ بەو تکتە ئەوان گەورەترین پاڵپشتیان لێکن سپاس بۆیە و زۆر سپاس بۆ پەیامە جوانە و دەستەکانە خۆش بێت زۆر خۆشحاڵ بووین ئەزیزانم هەفتەی داهاتوو لەگەڵ هونەرمەند و خۆشەویستێکی تر پێتان شاد دەبمەوە شەوتان شاد